باوکەجان ئەو ئاوی ساردم بۆ هێنای کوڕم ئاوی سارد ناخۆم قوڕگماتۆتەوە یەک حەزم لە ئاویشی لە تێنا ئەی باو کەسە تۆتێ گەرمە سادی کە چوم سەهۆڵاوم بۆ کرد چی لێ بکەم وەڵای شتێتە کردم بە قورآن ناخۆم ڕۆڵە ئەرێ تۆ چی کوڕە باوکە چی تۆشی من لە سەعات دەی بەیانی و لێرە وان نیوەشەوە تازە بەم نەڵیشی من کوڕەکەتم کوڕەکە پیاوی مۆلی دەکەی لا حول ولا قوة إلا باوکە من سەمیری کورتم سەمیر سەمیرە چیە سەمیرەی کچەم هەرێ بەکوا کچمانە ناوی سەمیری باوکە بە قورآن خەریکە تێکمەی تۆ ئەی تۆ کامیانی وڵە من سەمیری کورتم باوکە بۆ وام لێکەی بە قورآن شێت مەکەی تۆ ها ئەی ڕۆڵە تۆ بۆ زەمیرە تۆ بخۆ. میوە هێناوە خیارێکە بۆ قاشکەم ناوەڵا حەزم لێنی حەزم لە ترۆزیە خوا عکسی ترێ بۆ وێنە مەڵێ حەزم لە گێلاسە قۆخە بۆ وێنەوە حەزم لە نازانم هەڵوژەیە ئەی بۆ بە مناڵی ئەو نردم ڕۆژی کالیارێک تەخوا بە تشکەوە بۆ نایخۆی تۆ بە مناڵی بنێ ناسی تو باوکمی دەی هەوە باوکە جان تۆ بۆ واکەی بە قوربانەکەم هەڵم باشە ڕۆڵە دایکە بۆ نەهاتەوە لەکوێ لەسەر قەبران ناچوو سێوم بۆ بێنێ تا ئێستا سێوەکەی نێناوە کوڕە باوکەی هەوار بۆ شێت مەکەی ئەوە کاتی ڕاپەڕینەکە بوو دایکەمە نار بۆ سێ و تڕێلیە پان بۆ بە عەرزەکە بەخوا بە شفرە لێمان کردەوە یعنی چی لێها مرد تا ئێستا چاوەڕێ سێوەکەیت ئەرە وەڵا لا حول ولا قوة إلا بالله سنابێکی پیاکەم ئاخ باوکە ناخۆم ڕۆڵە تەبیعەتم ناچێتە سەر سناب نەیکەی کول هەر تیکەیە تیکەیە ئەوە هاوڕێیان ئازیزان باوکم نەخۆشە خڵەفاوە دوعای خێرمان بۆ بکەن وشی دوعای خێرمان بۆ بکەن بە ئاکتیڤمان بەرز بێتەوە ئەرە ڕۆڵە سەمی دێت تۆ زێباییە چی بایم باوکە ئەمەی کە لە سەری پاڵکەوت و پاڵنێ جۆلانەکە بڵێ ئەوەش بڵێ پاڵنێ بایە جوان نییە باوکە ئەوە چێ بوومە لەرزەیە ملەرزەنی ئەو جۆلانەکە بوو درگاش ئەیاخوا فەرمۆن کاک نیعمەت دە فەرموو فەرموو کاک نیعمەت بەڵێ بەڵێ فەرموو سلام علیکم کاکە سەردار چۆنی باشی خاڵێ نەچیای سەرچاوەکەم ئەحواڵت چۆنە دەنگ و باسێ تۆ باشی نیعمەتخان نەمەچی ئەحبا نزیکە گەڵایەشخان یاخوا بەخێر بێت گەورەتان کردی قوربان مام قەی چۆنە واللهی جامام قەیسۆنە بەخوا کەس ناناسێتەوە مامە قەیزگیان چۆنی گیان گەلاوێش خان سکور باشی بەخێر بێ یاخوا شەرەفم شانسی ئێوەیە ئەها باوکم بەلمی ناناسێت ئەرە خۆت و کەس ناناسێتەوە چی بکەم ئەڵێم جعفەر چۆنە باشە شکۆر جعفەرکیە مامە قەیز خودە مێردەکە و ناوی چی بوو وەختی خۆی ئایا ڕقەی نادەوازی لێ بێنەر چێ ئەمە ناوی چی بوو ئەوە نیعمەت نیعمەت مناوە نیعمەت ئەڵێم نیعمەت بزانە گەلاوێشخانم بۆ تەرتیب ناکەی شوم پێ بکە جوانە وڵا جوانە ڕۆێن ئەمە عیبە کاکە ئەیدە کاکە خۆچی بکەم باوک بۆ خڵەفاوە بە قوربان لی مەگرە ئەی باشە خەڵافای بچون و قسە زلاکە وەرە خەتەکەی چێکەی تشتەکە ئێوە عەسەبی مەبر شتەکە ئاواییە یەتان ناخۆش نەبێت خوا وتم با نەچین داخ دەخەی ناکە باوکم کاکە وازی تۆ بەخوا ئەڵم خۆی پیس ناکات باوکە واللهی بەرە وەڵڵا وا گەڕم دایبی ئەکسلارزم دەست ناکەوێت چی لێ بکەم دایبێ گەورەکەی بۆ بکەمە خەمە گەورەکە بەخوا ئەگەرم جایە دەستم نەکەوتووە لە تەبەتانی پێ هەڵگرم مەگەر نانە بەتانی چی بەس ڕەحمەت لە شیرێ ئەو لای وا هەیە کاکەنە و تەمەن و خوان پیزەکەن فڕیانە لەسەر جادا من ئەوە باوکمە غەزبە لەسرم خزمەتی کەم دەست و خۆش هێوا ناڵێ وای دەست و خۆش بارەوە بارەوە دەست و خۆش ئەڵێم حەزی لە چییە مامە قەیز بۆ بکە بەیانی وەڵا بۆ من بە قوربان حەزم لە هینە شۆڕنا زۆڕنای چی شۆڕنا هینە ئەوە ئەزانین چۆن باوکم نقطەکان سەروژێر بە ئارەزی خۆی یاری پێکە مەقسەی شۆربایە جا نقطەکە هێناوەتە سەرەوانێ بۆ یەکەم قەرەخرمانیشی بۆ لێنم گۆشتیشی بۆ سوورەکەم و بەیانی بۆتانێن قەرە چییە قەرە خەرمان ئەوە نیە وەکو ساوە خزمانە ئامۆزامانە ئامۆزامان ئەڵێ بڕۆڵە ئەمە چی ئەمە خزمی یەکنم دوانە ئەمە باوکم و خاتی خۆشن و مێردن ئەگەر خوشکێتی بۆچی لێم مارە ناکات کوڕی ئاخر باوکە خر معقول نییە ئەوە نیعمەتخانە ژنی گەلاوشخان کە داوای لێبوور نەکەم بەخوا مەسەی لێ تێگاو ئەزانم بەخوا باوکە سەری تۆش تێوان تێگاوە چی بکەم وازم باش نییە و قەیناکە خوا فرسەتێ با بڵێ هەر بە ئیمان کەفتەکاری سەر جێگانە بێ ئەوە بڵێ ئامین هەنە مالە دەمێ گەلاوشخان ئێمە ژوامان لێ ئەرە بەخوا ئەگەری ئێوە ئەمانە خزمەتەکەن ئێمە کێ خزمەتماکە ئای ئەو لای ئەم ڕۆژە ناخۆم چی ناخۆ هیچ ناخۆم بەخوا
نانا بياني ششونا تابوكم حسدي بابرين وعسى تايشة بابرين عسيني كاكم كان بتنيا لخزمتها انا بين يا بابا خير بين مالتان شي باجي نعمة دروه باجي نعمتي شو تبوها الشكل كي دي خينا حافظ تامبه الله وابي حافظ تامبه بخير بين يا اخوا ما تنقدر أنا باوك توبو حي من برت بو چی بهات كل يومي وأنا أخذ دوق سرك وبيكب كده والله عاوز نجوا چی ده بو چی بو ماره نکردم شورنا كوجو أنا بالله والله السلام عليكم هذه كرمبو أنا ثاني ترولا والله باوك هو اللي ما شذم يدوز سنا ومش ما كل خو ما ينكر حزن لي سليم بخوي تشتي له بابته كشمر باشا هيك تيابو والله باوك له بارنا ما كان اي والله كابرات زيتوني تعصيب وهذا وين يعني يوجد عليك يعني بو أمن الزيتون خوتان سوق الرسواك شو باوك جنبه بتاخذي الرولا بما اخو فامن على ورد كانت شي الليره أنا باوك تو جاري بيتانك بمشكلة معني تو من ناسي أو لا كاني من ناسي توا باوك ده بس خد بالطاقة معك أظن بو بابيرم زلطانجي إن شاء الله تاكل ورا بابا جورك مسألة باو تانية مسألة بابير تانية اي أكتيفي بيجا كمان صفرة على ما الله باوك والله مزاني بحستي بو باوك قريب يتعبتي أزاين شون هرشي تانكدو ومحصل شي باوك أكتيفي بيجا كمان حل إيه باوك من بلانيك ما إيه سبينة مشهدك يكين بزانا أكتيف مان أفريانا إيه دي يلا كورم دابزن أمير دي ورا ويرولا باباكم داقرين يلا دي باوك جان دي باوكي جان دابزا يلا باوكي جان دابزا والله دانا بص خدانا بزمني باوكي جان يرى شويه إيري مالي خومانا مالي مالي خومانا باوكا أنا دا كورم دا بس أو خوي حزك قبل مالي خومانا دا باوكا دا دابز الروح كم توزق هلا برين والله دانا بص بو چی يلا برن چی چجني انا باشا ألم باوك بچين يا كريني شو بيني دايقرين كريني بوشي كورم باوكي جان بقسي خوجا ها دا دابز الروح كم ها سميت بيدا لدابز كورم كان هنا وبيخون برسيمه كباب مان هنا بلا شش كباب هنا والله باوك سيشي شمنا أقوي متشوارين باوك والله باوك راسي بو خوي باوك رمي بشو ازاي تي قرب من وانا اخو بخوا بخي كويغا خو ميكيني وكباب بني ويكي بيو باشا وقسي على شي باوك وقتي وداي نيشي شقا كهذا يعني شي شو نيشي بركه دقيناك دي باوكي جان دي الله دي توزي همتي دي توزي غيريت اي باوكا هواش توا اما التياري فلا مكان ازار ميدا فلا مكان دي باوك يا يواش دي دبرو دي هواش شويه إيري مالي خوم أنا باوكي جان أما نيبي خوشك علي مالي خوم أنا الرولا تو كام يعني باوكي جان أو كورة بتقول لك منه إن شاء الله بس الله يكون من بناب من علي عدنان بو كرم أي باوكي باي أنا كده مع عدنان قيسي زود باجني عدنان قيسي وقتي خوي وكو باني كري دوري كرم كورة باوكي مصارعة كبو خاتي كو باني كريتشي احتمال واش بيت هي ماشي للدواء وكورة قولة كما أما جاباوكا توزي كي هلا برين كباب أخوي شتق زور خوشة لكن باوك كبابي شي الكباب من هنا هنا بس موسي أنا من باوك بقرعان برجر هاجر تشورة عرب أخوة دواي أخوي بيسك أخوة عقلية جو أخوة شيء بتاني بكاري بيني بس بباك النوي مش من بينيو شين جو أخوة سيتشلا زي بس ليتر ده هسه كورم دراكة قراني كي خوش ما بخسري بتوزي برين دي هسه الراوسة بس نابك حاضر كم باشا باوكا خۆشەویستان ئازیزان باوکم نەخۆشە خڵەفاوە هێنامانە بۆ سەیران یەک هەڵپەرکێتان پێشکەشەکەین هەموویارم لایکی کەن کۆمنتی کەن شێری کەن پڵنی کەن دایگەسێنە حەزە باوکە
لحفلة كيبانو وحزم اليكردو إلى الججنة كيبانو هنفانو بيرانو أوه أم خسورم بوا خوي قشمر كردوا بيام ولا سيكا سيباوكا باوكتي صعبة زنك يا والله أنا الله يفهمك باوكتي وبولا الله يبا خوي قشمر كردوا ما زال شي بيلم بجارة كل شو بقصنا أو باوكم تجارة تريش تلفوني بوم كروتي أم جارة لايف بكاتو باوكي تيسا لبيان جابيتو والله بو يساواني كمية تانية كاو لايفي كردوا توا هسا بابرن كيشنكو بابوني سناب شات وبابوني تيك توكي تو هموش جاني من ويران بو بەهۆی و ئەتوارە ناشرینانی ئێوەوە من بڕیارم دا واز لە کچەکەت بێنم الله لەو حیوانەوە زای بۆ تیکتۆک سەرمووی خوا دووبارەی کردە لای بەدەڕێ دەی دەبی لەرەوە باوکە بە باشەوە مەحکەمەی ناوێ بڕیارم دا واز لە کچەکەت بێنم لە لایفە باشە الله هاوڕێیان کوانی لایکتان کو ئەکتیفتان وەڵا ئافەرە ڕۆی باوکە لێم جیابەوە وعد بێ هەر بە لایف لە 24 سەعاتە مێدێککە بۆ پێیاکە